ساڵی 1994 یەکەم گولەی شەڕی ناوخۆ لە قەڵاتزێ تەقێنرا و دواتر شار و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستانی گرتەوە. لەم شەڕەدا هەزاران هاونیشتیمانی بوونە قوربانی کە سوکاری قوربانیەکان داوای یەکرزی لەلایەنە سیاسیە ناکۆکەکانی باشووری کوردستان دەکەن. شەڕی ناوخۆ خەڵکێکی فەقیر دروستی نەکرد، شەڕی کورسی دروستی کرد. بەڵام چێ بازەکەی دا میلەتی ڕەشوڕوود بازەکەیدا داوا لە هەموو سەرکردەکان دەکەم کە مرونەت بەکاربێنن، کە توند و توژی ئیعلامەکان لابن، دانیشن لەسەر مێزی گفتوگۆ، دانیشن حەل بکەن، نەوەگەیشێک بڵێ من میرم و ئەوی کە تەدمیر بێ. پرسی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەشی زۆری هاونیشتیمانیانی سەرقاڵ کردووە. ئەوان ترسی ئەوەیان هەیە ئەم کێشەیە لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر نەکرێت. حیزبەکان پێم خۆشە تەبایی بن لەیەکتر ببوورن، تەبایی بکەن بۆ ئەم میلەتەی لە ڕێککەون بخۆ لە بینی خۆیاندا لە پێناوی چێ ئەم میلەتەی دیسان دەربەدەر بێ و ناخۆشی بکەوێتەوە ناو شەڕی ناخۆی بکەوێتە ناو لە پێناوی هیچ بەرژەوەند هیچ کەسێکدا نییە، لە هیچ نە لە دەوڵەت فەقیدا نییە. شەڕی ناوخۆ تەنها شەڕکەرانی نەکردە قوربانی، بەڵکو بەشێک لە قوربانیەکان هاونیشتیمانیانی سڤیل بوون. حوسێن هاتۆتە سەرگۆڕی ئەو 21 هاونیشتیمانیەی کە لە ترسی بردومانی شەڕەکە لە ژێرزەمینی خانوەکەی ئەو خۆیان هەشاردا بوو، بەڵام دواتر بەیەکەوە بوونە قوربانی شەڕی ناوخۆ. هیوادارم هەموو کوردێک تەماشا ئەو مەزارانە بکە کە لە پایچی فەرمو 21 ساڵە ئەو پۆلە شەهیدە بەرهەمیان دەبوون، هێندێکیان دەبوونە دوکتەر، هێندێکیان دەبوونە مەحامی، هێندێکیان دەبوونە مامۆستا. ئەو قەیرانە سیاسی کە ئێستا دروست بە من پەیامێکی من وەکو خۆم و بنەماڵیش هەموو شەهیدان ئەوەیە کە ئەوانە برایەتی تەبایی کەسایەتی قانون حکم چ شتێکەیە ئەوە بکرێ، چاو لەوە نەکەن کە جارێکی دیکە ئاگری فیتنەی شەڕی ناوخۆ هەزارەهای وەکو من ببێتە قوربانی دەستی مل بەملانەی پارە پەیداکردن و سوڵتە و کورسی. لە سەدەی ڕابردوو بەهۆی شەڕی ناوخۆ بە هەزاران هاونیشتیمانی باشووری کوردستان لە ڕووی ئابووری کۆمەڵاتی زیانیان بەرکەوت. دەگوترێت کاریگەری ئەم شەڕە ئێستاش لەسەر هاونیشتیمانیان ماوە. قەڵاتزێیەکان دەڵێن پێشکەشکردنی شانۆی شەڕی ناوخۆ هێندرایە قەڵاتزێ و تەواوی هاونیشتیمانیانی باشووری کوردستان باجەکەیاندا. بۆیە جارێکی دیکە نامانەوێت ئەم شانۆی لە هیچ ناوچەیەکی دیکە دووبارە ببێتەوە و داواش لەلایەنە سیاسیەکان دەکەن کێشەکانیان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکەن. فەرمانچۆمانی ڕوودا و